من چەند کارێکی هونەریم ئامادەیە پێم باش بوو کاتی خۆی لە کاتی بڵین پێش سەری ساڵەتە 2023 ئەو چەند گۆرانی کە ئامادەم کردو بڵاویکەمەوە بەڵام لەبەروی کە ئامادە نەبووم بەوەی کە کلیپیان بۆ بکەم یا کلیپ بۆ هەندێکیان بکەم توانم لە وڵاتی هۆڵندا بەرهەمێکیان کلیپ بکەم یەک دانیان لەگەڵ هاوسەرەکەمە ئەو دەنگە خاتە سەری دەنگێکی زۆر جوانی هەیە بەڵام ئێستا لەبەری کە لە دەروی باڵین لە کوردستان نین لە ئەوروپا ژین لە سوید ئەوە خەریکی تۆمارکردنی گۆرانەکەین دەنگە خاتە سەری و ئینشاءڵڵا ئەویش بڵاوەکەینەوانەیە بەڵام نازانم جارێکەیە و کەیش کلیپی بۆکەین چۆن هاوسەرەکە وێنایە ناو دنیای هونەرەوە ئەو خۆی هەردەنگی خۆش بوو پێشتریش دەنگی خۆش بوو و چەند جارێکیش بڵین وەکو خزمەتی دۆستایەتی وانە بە خزمەتی هونەرمەندی گەورە کاک عەدنان کەریم و کاک زەکەریا ئەوان گویان دەنگی بۆ پەسەندیان کردەوە باوەک دەنگی خۆش دایک دەنگی خۆش مناڵ بەدنیازی چی دەرچێت والله حتما ئەوێژە دەنگی خۆشە بێشاڵا و ئێمە لە ئێسەشەوە ینی هەردووکمان ئامادەی ئەەکەین بۆی کە گوێ لە مۆسیقاگرن من کچەکەم زۆر هانەیەم بە تایبەتی کچە گەورەکەم لەبەرێک کە مناڵێکی تازەمان بووە ئەوان زارە زۆر چکۆلەیە بەڵام ئەوەی گەورەکەمان بەڕاستی هانمان ناوەکەوە ئیشەڵڵا ئەویش دیێ مۆسیقا هەڵبژێرێ وڵی هەموو میوانەکان کە شەوانە دێن بۆ لام زۆر بەخێر بێن هەر کەسێک یەتە لایف شەوە لایفەکانی منەوە زۆر بەخێر بێن خۆشحاڵم سپاس بەخوا خەڵکێکی زۆریت دانیشێ لەبەرەوەی ئەیگەڕێنمە بۆ ئەوی کە ئەتوانم تا ئەستێکی باش خزمەتی ئەو میوانە ئازیزانەکەم کە دانیشن بەڵام زۆربەی بڵین هەڵبژاردننی گۆرانەکان خۆمن هەر خۆشم ئەو گۆرانیانم ئامادە کردو و خۆشم هەڵێ بژێرم لەبەری کە یەک شتی باشم هەیە کە ئەتوانم یەک شتی زۆر جیاوازم هەیە ینی نەبێ بە مۆبایلەکە لێرەوە کە دانیشتم ئەزام حەزت لە چییە